موضوعی سعر ئەم جەژنە لەگەڵ جەژنی پارە گەڕێتەوە بۆ ئەوەی کە ئاژەڵ کەمە ئێستا لە عێراقە و پار ئەم کاتە گۆلێک بۆ قوربانی 8,000 تا 8.5 بوو 7.5 تا 8,000 ڕۆی زۆر چاک بای 8.5 کرد باشە ئێستا بۆ 9,000 دینارە ڕات لەبەرەوەی لە وڵاتانەوە ئێستا حیوان نایە پار لە سووریاوە ئاژەڵێکی زۆر هاتە عێراقەوە پار کاوەڕ بڵێ بەرخ لە 7.5 تا 8,000 بوو ئێستاکە بە 9,500 دینارە لە سووریا زۆر گران بووە ئێستا لە سووریاوە نایە ئاژەڵ کەم بۆ تۆ لە عێراق باشە ئەی نرخی گۆشت ئێستا چەندێکە؟ نرخی گۆشت ئێستا جملە لای من بەرق بە 22,000 گۆلێک ئەیدین بە 18 و بە 19,000 بە جملە پار بە 15,000 بوو جملە لای من پارگۆلێک بە 15,000 دینار بوو بەرق بە 18,000 دینار بوو ئێستا 22,000 دینارە هۆکارەکەی شێگەڕێتەوە بۆ کەمی ئاژەڵ لە عێراق